صباح صباح دبر الرياضة ديرة آخر ما تشوقت نأجيت هيك شغال نالي مش كاركم سلام ديكا كوش كبير أو هون فرخاس دي ديرة دايقة يمشو دير خفتم هاتشي تبع جان جدك إن أنا قل خوش لباس اشتغلت كبر الرولا الشو حتى كان لباس مشهور ده دشت ما وصل وش كوبوسه هيك لباس ونين نبي خراوي اشتي خاصة من صباح من جديم سي ساعة من ما آخر في رجنيكم وقت فايد النفر كيف من لا دوراني من عالية لحاشية شارع زندگیم کرد ولا تاسني هجد صالقي لمسيري كي خراو اويك كنا متواني بباشي بيم وبرو لصال هشتا وهشت كاقيم السني نزيك هجد نوز الصال خانة وادم مسيري ماليان عوز كد بخاطر منك بتواني بباشي زندگي من لسني حف صالقيها وكم منال عادي وارد مدرسة بو أما توانيم شش مان لينا چون منالەکان ئەو زەمانە عەزیزمیانە کرد هاتوچوونی سەخت بوو من نەیشای زەنگی تەفریح و زەنگی وەرزشیش وەکو مناڵگەرە بڕۆیەتمە خوارەوە ئەمە بە دەلیلی ئەوەی کە نەمەتوانی حەرەکەت بکەم بە کۆڵی دایکمە چووە هەر ئەمە بۆ بایەتەوە کە نەتوانم ئەدامە تاسەڵ بم تا سنێ 9 ساڵگی گەیمە سنە 9 ساڵگی خانمێک هاتە ناو مەحەلە بوو ژنان ئەو سنیان لە بانابوو بوو نێهزەت ناویان نووسی شەرایەتەکەی منی زانی هات منی ڕازی کرد بە کوللی قسەکردن و بە کولە وەخت ئاخی منی ڕازی کە واردە مەدرسە بوو ئەمە وەخت واردە ئەو مەدرسە بوو ئوتاقێک بوو لە زێر زەمینیکە لە دیای نیمکەت موکتێک بوو لە جای مناڵ ژنانێ سنبان بوو من ناو دایکمی نووسی منی فێرسەوات کرد تاڵنەوە سێکە ماشینم سند و گەواینامەم گرت زندگیم فرە خۆش بووە ڕاحەت بوو و مناڵەکانیش وەختێک کارگەرێکمان هەست کە بە یەکەوە بڕین هەروە ماسوسم بوو کارێ و بارێ کارگا کاچین خەری دەکەین میوەتین فرە ڕاحەتین هاتین بە هاوفکری یەک بە هاوکاری یەک لە زەمینەی میوەخشکە شڕۆم بەکارمان کرد بە کولێ هاتوچوون و دوای ساڵ و نیمێ توانیمان جواز کار بگرین ئایتم مدەت چەند مانگە شڕۆ بەکارمان کرد بیشتر من لە تەک دانێ لە خانمەکانە چۆن ئەمە دلعازی فیزیکی و ڕاحەترێکە چون ئەو MS هەست بۆنا بیشتە لە تەکەوە چۆن بوو زەندنە میوە چون باقی مناڵەکان لە هەدێت دیسمی و مشغوڵیان هەست ناتوانن و میش کە بە تەنیایی ناتوانن کە ئەو میوەگەرە هەڵبگرن ئێمە لە ناو کارگا کە وەختێک کارگەین کارگانمان تەقسیم کرد
یوسف کە میوای شۆرێتەوە کۆمەکمانەکە دایکیشم لە تۆ زەمینەکانە هاوکاریەکە لە تەکمانە هەر لە شۆردنەوە هاوکاریەکە لە شکۆکردنەوە هاوکاریەکە لە تۆ زەمینەکان یعنی دایک من لە ناو کارەکان منە بە جۆرێک حزوری هەست. ئەوە باشە ئەو سینەکان وەختی میوەگە ئەشورینەوە یوسفی تێرێت بنەوە کارگا من و پەریا ئەخی مناڵەکان لە پای دەستگاکانە کارەکەین من بیشتر خۆم لە پای دەستگاکان کە میوەکان قاشەکات کارەکەم هەم بەخاوی کارێکە بۆ خۆم حرەکەتێکی وای گەرەک نییە هەم ئەوەی کە لە حازی ئەمنیەتیەوە خۆم بیشتر خۆشم است. Здесь два маля мадега не бро. من لە دەورانی مناڵیە وەختی هاتم بە دنیا ڕۆدەک لەبان پشتما بوو لە چە ڕۆژێکی ئەمەڵ کردیا بە واستەی ئەو دوکترا نۆخا ماسی بیدی ئەیسە لە کەمارەوە بەرە خوارەوە قەتە نۆخا من جارێکە نیازم بە خەڵوەتێک بۆ ئارامیشە خۆم ئەچووم بۆ پارک سپیدار پارکێکە کە هەر لە مەرکەز شار و نزیکە
بەڕاحەتیەچم ئەکسەرە وەختێک تەنیاچم ئەم ئارامشێک لە ناوم پارکە هەیە چون قەدیمیە لە زەمانە قاجارە و ئەم پارکە بووکە ئەلبەتە گوزەشتە پارکنەوە پۆستخانە بووکە ئەوەی کە من لە گەورەکە لەفتگمە شاید بە خاترەوەزە کە ئارامشی بە تایبەتی هەست ئاشنایی من و زانیار ڕەفاقەتی من و زانیار ئەوەڵجار لە ساڵونی وەرزشا بوو و لێنە ستاردی خواوەش ڕەفیقیمان شڕۆبێک کرد دوای مدەتێک کە گوزەریا توانیم ئەتەمادی پێکە ئەویش توانی بە من ئەتەماد کە کە وەکو دوودانە ڕەفیقێک پشتبینە پشتێکەوە وەختێک دانیشتین لە جێگەگەرێکا قسەمانە کرد لە ناو قسەکانمانە یەک دانە هەدەفمان بوو یەک دانە بەرنامەیەمان بوو بۆ ئایندە هەم بوو خۆمان هەم بوو کەسێک کە مشکڵی جسمیان هەست هەروە کە من مشکڵی جسمیم هەست زانیاریش جسمی کۆتا باڵاس وەرێ ئارزوەکانی هەدەفەکانی فرە بەرزە دڵما ڕۆشنە کە ڕۆژێک ئێمەش هەروە وەکو گۆرەکان وەکو کەسکەرێک کە مجسمەیان هەست ناو ستاتە شارات ناو پارکەکان لە شوێنگەرە مختلفە مجسمە دوانە بێت شارسنا قەدیم پیانەوە سەرنجش کە مردمانی ئێمە دڵیان خۆشە بە ئاویەر منیش کاتێک کە دڵمەگیریە کاتێک کە پێم خۆشە خەڵوەتێکی بێرم ئەتم بۆ ئاویەر مردمان شارسنە یەکدا ناویێریانە وەرە من دوانم هەست یەکی ئاویەرێ کە مردمان هەستیان یەکی ئاویەرێک بەناو دایک کە هەمیشە وەکو کێفێک هەلە کنارمەوە چێتان کردی لە کارگان ڕاحەیتی سری کار بوو ئەنجامم دا و داوا لایتر چون بوو ناو بازار سری خەریزم کرد و مناڵەکان کارگای وتمیوە کاگن تا من تێمەوە چێتان مشکل بووین وڵا ڕێزی سێفوچەمانە بۆ ئەلمانە خاس کرد و بەخوا بۆ شوشتدان نەوە نە وەڵا فعلا کە بازار نەدابێت یەکەکەیان نەدا نە وەڵا ویشیانە پێمانە دەت ولا هاتوشمان کرد گورە بیخیاڵێزم ڕاستیکەی سەفەرێ بچنی لە زۆر سەفەرمانە کردیە ئیسفان ئای بەخوا خۆش کە بفکرد چێ لێترانە یارۆ شەوەکەوە ترساندم بەخوا برۆ خۆشەوە وەختە زێنی ئەی خووە
توم ترزاك yardı koru bir işte ne var ئێمە لە دەورانێ مناڵیە هەروە دایکمە هەمیشە قاڵی بوو لە ماڵە و منیش فێر لە پێشانە کرد هەر بەوە کەم کەم لە تەرکیە هاوکاریم بوو ئای ئەو لە زمینەگەرە کۆمەکی منەکە منیش تەنیا کۆمەکی ئەتوانە بکەم بۆ دایکەم قاڵیکردنە لە تەرکیە. هەروە نییە ڕۆژین هەر وەخت دیالۆگی شروع کرد خەو هەروواکە لەوەڵەوتم هەڵسا دەست بە ئاسمان دیالۆگەت بێژە ئەیوەی سەر بەو جوورە دیالۆگەکە تاوت ئەوەیژێ ئەم هەڵەسی دوعاکەی ئەگا ئەو تۆ هەڵەسی دوعاکە دەکەیت و هەڵەسی تا تۆ جای نەگەی ئەمان دوعاکەیان تاگە یوسف گەن تویش ئەنگار بارانێکە واردە و خۆشحاڵەوی باشە گروی شانوی ئێمە کە بەناو گروی شانوی کەمەندامانە نزیک بە 12 نەفەرین وەرە وەخت بە خاتری ئەوەی کە نەمایشەکان بازیگەرەکانمان تەعین نەکات ئەم نەمایشیشە کە خەریکین کاریەکەین ڕۆژین کە مشکڵی جسم و حرەکەتی شەدیدی هەست پەریا کە بە مشکڵی MS هەست و نەسرینیش تقریبا وەکو ڕۆژینە ئەویش جسم و حرەکەتی شەدیدە. یوسف مشکڵی بینایی هەست یعنی کەم بیناست من خۆم معلولیەتم تەجروبە کردگا ولی وەختی ئەچین نەمایشێک کایاکەین ئیتر ئێمە ئەوە شەخسیەتینە هەرم ئەوەی کە فکرێکین ئەوە شەخسیەتینە مقدارێ لە حازی فیزیکی خۆمانە دوورەوینەوە ئەمێکن و دەرمانە و ئەنێرژیمان پیا لە لەحاظە ڕۆحی و ڕەوانی کە بتوانین وەکو ئەو بازیگەرە وەکو ئەو شەخسیەتە خۆمان نزیکەوەکەینەوە. ئانەهی منتزێری بارانی ئایدە هەڵسە لەلایەمان ئەنگا بارانەوەی خۆشیکە چرخی وەرەوە دابێت لەسەر جێگەی خۆت دانیشە خۆشحاڵانە دەرچووە. ئایتە دانیشە پەریا ئایتە تۆ یەواشەوە لەبان سەر ئەمانە ئاوە ئەیتە فرە ئاوا بکە ئینگە ئافری جاتی لەبان سەر یوسف تۆ هەر لەبان زانت بنە زەوی و ئاوە دوعاکە زانت بنە زەوی دەست بە ئاسمان ئاوە ئایتە پەریاها دەبان سەر تۆ خەریکە واکە پەریاوە چرخشە وەرەوە چرخشی نا لەلای یوسفە دۆر یوسف ئەمە هادێنە تۆ بارانەکە بساوە سەر چاوتە لەبخەند لێ بە دەمەچ ئەرێ ئایتە گشتان بەکەنە لای یوسف
هەر ئەم کارە ئەنجام بن باشە ئەمە بوو پایانی نمایشەکە ئەم کارە مهمە بوو ئاخرێ نمایشەکە داپە ئاوە بێسن ئایتە یوسف خاز تۆ هەڵسەپا هەر لای ڕۆژینەوە بێ بوو لای ئەم لای دەستیانەوە ئەوە دەستان چکە بەرزکەنەوە تاجێکی ئەتوانن لای ڕۆژینە کە ئەمەسا ئاوا بچەرخرەوە ئەنگا خۆشحاڵی بدەوە بەو ئەنگا ئەری باران ئەنگا لەژێ ئەم بارانە حمامەکەی دەست بیانە سوورەتە سەر و خۆشحاڵ بە ئەمە ئاوە مناڵەکانی ئێمایسەونە موافقن داوەتیانەکەم بوو سڵیاڵگەر بوو فیلمگەر نەسرینی ئێمە لە فیلمی سینمایی دایانە حوزوری بووە زانیارە خێرابادی کە ڕەفیقێ چەند ساڵن کە چەندانە کات تاعاتشمان بووە بە یەکە و لە چەندانە فیلم و سریاڵە حوزوری بووگە وەگە شەرەفاکی نیدەبم ئەگە تۆ ناسامەند نییە بەتوزانە لێی ناپارەیە بڕۆ دێک بڕۆ مزان یعنی پامانگیرەکە خاس لەوە چی ناویستینە دام ناڵگەم بەرە ژووری کەنەوە بەرە ژوور هەر لەم پیا هەمیشە وەرزش دەکەم بە خاترەوەیکە کە ئەگەر وەرزش نەکەم ئەندامم ئەو تواناییە نامێنێ کە بتوانم ئەدامە زیندگی بم هەر بم بۆنە هەمیشە سعیەکەم تایمگەرێک وەدەست بێرم و وەرزشکەم وەرزشەکان من متەفاوتە لە حرەکەتە لە هاتوو چۆنە چۆن من سعیەکەم حرەکەت‌هایی نەمایشیش کار بکەم لەبان دەستمەوە لەبان ئەندامەوە کە بتوانم ئەگەر دوجار بوو ناو بەحسێک کاگەرە تاعاتیم یا لە جێگەی کە حرەکەت‌هایی نەمایشیم بێت بیشتر بەو بۆنە وەرزش دەکەم گەورەترین ئارەزوم و ئاخرین ئارەزوم ئەوەسە کە بتوانن کارگایەکەم گەورەکەمەوە و کەسکەرێک کە مشکڵی جسمیانت لە کناریەکەوە کار بکەین و لە کنار ئەوەی کە بە لە زەمینەی تەعاترەوە بگەین بە ئەوەی کە حرفەیی کارکەم ئەوەی کە لە جایشمارەگەرێک گەورەی دنیا حوزورم